بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. شەڕ لە مەتین. پاشەوەی فیرقەی یەک لەوە بێهیوی بوو کە لە لای بارزانەوە هیچ پێشکەوتنێکی دەستگیر ببێ. سوپا هەستا چیای پیرس و دەوروبەری گوندی بیرە کەپرەی قایم کرد و مۆڵگەیەکی لە تەختانی بیرە کەپرا دامەزراند، جێگەی لیوایەکی تەواو 2000 جاشی تێدا ببێتەوە و دەوری بامین و تەلی دڕکاوی گرت و ئەویتری هێزەکەی نار بۆ ناوچەی ئامێدی و دوهۆک و زاخۆ. ئەم هێزانشی وەک پێشتر باسمان کرد بە لیوایەک لە سوپای سووریا وەک هێزێکی پشگیری بەسەرکردایەتی لیوا فەهد شاعیر پێشت قایم کرد. لە 20 مانگی ئابدا دوژمن دەستی بە پێشکەوتن بەرەو چیای مەتین کرد کە مەتین کلیلی هەرێمی بادینانی کوردستانە. شەڕ لەو ناوەدا 45 ڕۆژ لە ڕوویدا کۆکیەکی قارەمانانەی پێشمەرگەدا بێوەستان بەردەوام بوو. دوژمن چیای مەتینی داگیر کرد و ئەوەش بوو بە مای پشێوی لە ناوچەکەدا و خەڵکەکە ترسێکی زۆریان لێنیشت و حکوومەتی تورکیاش بە مەبەستی چاودێریکردنی سنوور لە باری سوپاییەوە هەندێشتی کرد نەوە خێزانە کوردەکان لە ترسی هاتنە پێشەوەی سوپای عێراق هەڵبێن و ڕابکەن بۆ ئەو دیوی سنوور. کە پرسەکە وای لێهات هەموو سەرکردەی کەرتەکانی پێشمەرگە کۆبوونەوەیەکی هەراویان کرد. لەو کۆبوونەوەدا بڕیاردرا هەموو ئەو هێزانی دەستیان دەیانگاتێ هێرشێکی گشتی بکەن بۆ سندەوەی چیای مەتین هەرچەندی قوربانی بوێ. 400 فیدایی سوێدیان خوارد کە دەبێ مەتین ئازاد بکەن و بە مەرگی خۆیان لە دۆژمنی خاوێن کەنەوە. شەوی 4 لەسەر 5 تشرینی یەکەمی 1963 سەرکردەی بە هەڵمەت عیسا سوار و یارمەتیدەرەکەی عەلی هالۆ فەرمانی دەستپێکردنی هەڵمەتیاندا و شەڕێکی توند و سەختی واڕوویدا هەردوو لای بە خەنجەر و نێزە بە دەستێدا بەربوونەیەک. ئەو شەڕە تا ڕۆژ بۆ وا درێژەی کێشە و ئەنجامەکەی تێکشکانێکی تەواوی دوژمن و ئازادکردنی چیای مەتین بوو. لەبارەی ئەم شەڕەوە چیرۆک و حەکایەتێکی زۆر هۆندراوەتەوە و چامە و چەکامەی زۆر دانراوە کە وەک بەشێکی هەرگیز جیانەکرا و لە مێژووی ئەم میلەتە خەباتکارە دەخوێنرێنەوە. ئەمە هەمووی لە جێی خۆیدایەتی چکە لە تاقەشە و ڕۆژێکدا هەموو ئەوەی سوپا بە 45 ڕۆژ گرتبووی لی سەندرایەوە. سەدان لاشەی سەرباز و جاشی کوژرا و لە مەیدانی شەڕەکەدا بەجێ هێڵدرابوو. لیوای هێژدا بە تەواوی ڕوخێنرا. لیواکەی فەهد شاعیریش زیانێکی مەزنی لێکەوت. لە مەیدانی شەڕدا 113 کوژرایی بەجێ هێشت کە ژمارەیەک سەربازی سووریشیان تێدا بوو. زیانی پێشمەرگەش گەیشتە 36 شەهید و 78 بریندار. لەناو شەهیدە ژمێردراوەکاندا ئەمانە هەبوون: جەمیل بامەڕنی ناسرا و بە جەمیلە سوور کە هاوڕێی ڕێی ڕۆشنەکەی بارزانی بوو بۆ یەکەتی سۆڤێت، مەلە ئەنوەر مائی، مەحەممەدی کوڕی عیسا سوار، مستەفا سێلکی کە کوڕی شەهیدێکە و خۆشی سێ کوڕی شەهیدی هەیە. لە دەستکەوتیشدا ئەم شتانە هاتبوو نەژماردن: 2 تۆپی چیایی ئەندازە 75، 400 فەنگ، 15 شاستیر. دەرفەتی ئەوەش نێباسی ئەو هەموو فیشەک و کەلوپەلە بکەین کە بە دەستکەوت گیرابوون. پاش ئەم سەرکەوتنانەی شۆڕژ وە دەستی هێنان، وەرەی پێشمەرگە گەڕایەوە بۆ باری جارانی و باوەڕی گەلی کورد بە لەشکری شۆڕژگێڕی کوردستان و سەرکردەی لەشکری کوردستان لە جاران زیاتر بوو. پەلەکانی پێشمەرگە لە هەموو بەرەیەک کەوتنە لە دوو گەڕانی دوژمن و لە هەموو ئەو شوێنانی پێشتر لە پێشمەرگیان داگیر کردبوون دەریان پەڕاندن. سستیش کەوتە ئیشوکاری حکوومەت و هەرە و ناکۆکی ناوخۆ خەریک بوو لە ناوی دەبرد. داوای شەڕوەستاندن. لە ئەنجامی ئەو بروسکەدا کە ئەنساری سەرکردەی فیرقەی دوو لێیدا بوو، پێشنیازی چاری بە ئاشتی تێدا کردبوو. سەرۆک ئەرکان تاهیر یەحیا وەڵامی دابووە: لاریمان نییە لە پەیوەندیکردن بە شێخ ئەحمەدەوە و بزانە کاردانەوەی چی دەبێ. ڕۆژی 22 ئەیلول ئەنساری نامێکی بەم واتایە بەهۆی ئەسعەد شێتنەوە نارد بۆ شێخ ئەحمەد. تێیدا داوای لێکرد وەفدێک بنێرێ بۆ لای سەرکردەی فیرقە و بۆ پارێزگاری هەولێر بۆ گفتوگۆ لەم بارەوە. شێخ ئەحمەدیش لەگەڵ مەلا سەفا کۆبووە و هەردوو لا بە مەسلحەتیان زانی بەم نامەی ژێرە وەڵامی بدەنەوە. بۆ جەنابی سەرکردەی فیرقەی دوو پاش پێشکەشکردنی سەلام و حورمەت: نامەکەتمان پێگەیشت. ئێمە سپاستان دەکەین لەسەر ئەم بۆچوونانەتان. ئێوە دەزانن ئێمە لە ئەسڵدا دەست پێکەری شەڕ نەبووین. بەگرێ ئێوە بوون هێرشتان هێنایە سەر گوندەکانی ئێمە و ماڵتان سووتاندین و ژن و منداڵتان کوشتین.
گول لە تۆپ و بۆمبای باڵە فڕەکانتان شەو ڕۆژ بە سەرماندا دادەوەرێ بۆیە پێویست بوو لە سەرمان داکۆکی لە خۆمان بکەین. ئێمە شەڕ دەوەستێنین بە مەرجێ ئێوەش لای خۆتانەوە شەڕ بوەستێن و هەموو هێزەکاتان لە خاکی ئێمە بکێشنەوە. بۆ مەبەستەش وا لەگەڵ ئەم نامەیەمدا شێخ سلێمانی برازام و هەردوو کوڕەکەم محەممەد خالید و نەزیر دەنێرمەلاتان لەخوا دەپاڕێمەوە ڕێگەی ڕاستمان پیشان بدە و هەموو بەڵام موسیبەتێ لە عێراقیەکان دوور بخاتەوە. ئیمزا شێخ ئەحمەدی بارزان 23/963. حاڵی سپا زۆر شێوا بوو. ئانساریش زۆر بەهەڵپە بوو بۆ وەستاندنی شەڕ. هەرکە وەفدەکەی شێخ ئەحمەد گەیشتە جێ هەردوو لەسەر وەستانی شەڕ و دەستکردن بە گفتوگۆ ڕێکەوتن بە مەرجێ سوپا بە چەند قۆناغ لە ناوچەی بارزان بکشێتەوە. ئەوەش باکردەوە هاتە دی. دواکردی سوپا لە ناوەڕاستی تشرینی یەکەمی 1963دا لە بارزان کێشرایەوە. بارزان بەتەنیا خۆی و بێ بەرەکانی تر ئارامی پێبڕە. هەڵوێستی مەکتەبی سیاسی. کاتێک کە پاڵەپەستۆ بەسەر بارزانەوە زۆر بوو، هێرش بۆ سەر لەشکری کوردستان سەخت بوو. بارزانی چەند بروسکێکی بۆ مەکتەبی سیاسی لێدا پێشنیازی بۆ دەکرد لای خۆیانەوە پەلامارێکی هێزەکانی حکومەت بدەن بەڵکو و پاڵەپەستۆیان لەسەر هێزەکانی ئەم کەم ببێتەوە. مەکتەبی سیاسی فێڵێکی دوو سەرەی دەکرد. لە کاتێکدا کە بروسکە و نامەی سەرە واڵی دەنارد بۆ هێزەکانی ژێر دەسەڵاتی فەرمانی دەدانێ بجۆڵێن و پەلامار بدەن و هێرش ببەن. دەماندی بە دزیشەوە هانی دەدان نەجوڵێن یا هیچ کارێکی سوپایی نەکەن. پێشمەرگەش زۆر داوایان لێ دەکرد ڕێگایان بدا بەشداری لە کاری سوپاییدا بکەن. بەڵام مەکتەبی سیاسی ڕێگەی نەدەدان. کارامەت و غیرەتی هەندێک لەو پێشمەرگانەش ڕێی نەدەدان هەروە بمێننەوە. بۆ خۆیان دەستپێشخەریان دەکرد و داچوون پەلاماری هێزەکانی سوپایان دەدا کە لە ناوچەکانیاندا بوون و گوێیان بە ڕاستپێریەکانی مەکتەبی سیاسی نەدەدا. مەکتەبی سیاسیش با بڕوو بیانووی واوە کە هیچ پەیوەندیەکی بەو شتەوە نەدەبوو کە ئەوان کردبوویان دەیخستنە بەر لێپرسینەوە و مابەستیشی لە ڕاستیدا شاردنەوەی نیازەکەی خۆی بوو کە لێپرسینەوەیان لەسەر پەلاماردانی هێزەکانی حکوومەت لەگەڵدا بکات. ئەم جۆرە جوڵانەوە هاوێردەیە کارێکی قوڵی دەکردە دەرونی بارزانی و گومانێکی لە دڵیدا دەخوڵقاند کەوا مەکتەبی سیاسی یا هەر هیچ نەبێ هەندێک لە ئەندامەکانی پەیوەندیەکیان بە حکوومەتەوە هەبێ و لە پێشەوە لەگەڵی ڕێکەوت بن کە ئەم ڕێگەیە بگرنەبەر. زۆری نەبەر دەرکەوت ئیبراهیم ئەحمەدە لە بنەوە ئەم هەڵوێستە بەڕێوە دەبە. چونکە ئەو باڵی بەسەر مەکتەبی سیاسیدا گرتە بوو هیچ کام لە ئەندامەکانی بێ فەرمانیان نەدەکرد و ڕەخنیان لە هیچ کارێ نەدەگرت ئەو بیکردایە. ئەمەش بەڵگەی ئەو کینەیە بوو کە لە دڵی ئەم پیاوەدا بوو بەرامبەر بارزانیەکان بە تێکڕە و بەرامبەر بارزانی خۆی بە جۆرێکی تایبەتی. لە لایەکی تریشەوە دەرکەوت کەوا ئیبراهیم ئەحمەد لە ڕێگەی عەقید عیسا پیژمانەوە کە یەکێک بوو لە ئەفسەرەکانی ساواک پەیوەندی بە حکوومەتی شاشەوە هەبوو. شاگفتی بە ئیبراهیم ئەحمەددا بوو کە ئەگەر بارزانی لەناو برا ئەو بکەوێتە نێوانەوە بۆ نێشتنی ناکۆکی نێوان ئەو و بەعس. عیسا پیژمان ئەم گفتەی شای هێنا بوو بۆ ئیبراهیم ئەحمەد و پێی ڕاگەیاندبوو. ئێمە وەک پێشتریش وتمان پێشان وای بۆ دەچوین کەوا ڕێکەوتنێکی ڕاستەوخۆ لە نێوان ئیبراهیم ئەحمەد و حکمڕانانی بەعسدا هەیە. بەڵام لەم پرسەی ئیبراهیم ئەحمەد و عیسا پیژمانەوە دەرکەوت ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەو حکوومەتی شادا بووە. ڕاستەکەی من نازانم مەسەلەکە لەگەڵ ئەندامانی تری مەکتەبی سیاسیدا چۆن بووە. ئاخۆ لەم ڕێکەوتنەی نێوان ئیبراهیم ئەحمەد و حکوومەتی شا ئاگادار بوون و پێی ڕازی بوون و ئیبراهیم چۆن بڕای پێهێنابوون بەمە ڕازی بن. یاخۆ ئاگایان لەم پەیوەندیانەی نەبووە و نەیان دەزانی چی لە دڵدایە. من بەش بە حاڵی خۆم بە دووری نازانم لەم ڕاستی ئاگادار بوو بن. ئەگینا هەڵوێستێکی تریان دەبوو. ئەوەش بزانی کە دوان لە ئەندامانی مەکتەبی سیاسی کە نوری شاوەیس و عەلی عەبدوڵڵا بوون هیچ سەرکردایەتێکی سوپاییان پێ نەسپێردرا. لە کاتێکدا کە عەلی عەسکەری لە ناوچەی پێنجوێن و دوور لە بارەگای مەکتەبی سیاسی بوو، عومەر مستەفا دەبابەش لە ناوچەی پێشدەر بوو لە شەڕەکانی هەیبە سوڵتانیشدا باکردەوە بەشداری لە شەڕدا کرد و هیچ دوودڵیەکیشی نەنواند. هەرچی جەلال تاڵەبانیشە ئەوە لەم سەردەمەدا لە ئەوروپا بوو. پوختەی دوجاری قسە ئەوەیە قورسایی شەڕ لەو ماوەیەدا کە باسمان لێ کرد بەسەر شانی تەنیا بارزانیەوە بوو. لە کاتێکدا بەرەی مەکتەبی سیاسی ئارام و خاو و خلیچێک بوو بە هیچ جوڵەیەکەوە خەریک نەبوو. زۆر ئاسان بوو بەشی زۆری هێزی ئەو بەرەیە بگوازرێتەوە بۆ ناوچەکەی ئێمە. ئەمە بووە هۆی ئەوەی ساردی خستە نێوان بارزانی و ئیبراهیم ئەحمەدەوە و
ناکۆکی لێوەوە دەستی پێکرد. کاتێکیش کە شکستی هێزەکانی حکوومەت زۆر بوو، وەستاندنی شەڕ بوو بەڕاست و سوپا و چڵکە و خۆرەکان لە ناوچەکە کشانەوە. ئەو کاتە ئیبراهیم محمەد دەستی کرد بە بروسکە ناردن بۆ بارزانی و لە یادمە بارزانی گوێی نەدا بەو بروسکانە و وەڵامی نەدانەوە. پاشان چەندین راپۆرت لە کادیرەکانی پارتیەوە هاتن بۆ بارزانی، هەموو ئاماژەیان بۆ نیازی بەدی لە دڵدا شاراوی سکرتێری مەکتەبی سیاسی دەکرد کە ڕەواجی بە پەخشە و بڵاوکراوەی وادەدا پڕبوون لە گیانی دوژمنایەتی لەگەڵ بارزانی و خەباتی ئەو. پێشەوایی ئەویان سووک دەکرد و بە هیچیان لە قەڵم دەدا. بارزانی دەگوازێتەوە بۆ ناوچەی باڵک. لە ڕۆژی دەی تشرینی دووەمی 1963دا بارزانی بەرەو ناوچەی باڵک کەوتە ڕێو، منیش لەگەڵی بووم. ڕۆژی 13 مانگ گەیشتینە گوندی گەزنە. هێشتا ئەوەندەمان نەماوە بوو بگەینە ناو ئاوایی، عەقید عەبدولکافی نەبەوی و فەڕەنسۆ هەریری هاتنە پێشوازیمان و راپۆرتێکان لەباری بارودۆخی ناوچەکە و سەرکەوتنێکی پێشمەرگە لەم بەرەیەدا لە ڕۆژانی سەخت بوونی شەڕدا لە ناوچەی بارزان دایە بارزانی. بارزانیش بە خێراتنێکی گەرمی لێکردن و زۆر شادمان بوو بەو کارانی کراون. مەمەستی بارزانی گێڕانەوەی دەسەڵاتی پێشمەرگە بوو بەسەر هەردوو چیای هەندریان و زۆزکدا کە وەک پێشتر باسمان کرد کەوتبوونە دەستی حکوومەت. عەقید کافی نەبەوی ئەم ئەرکەی هێنا بووە دی و ئەو دوو چیایە و چیای حەسەنبەگی بە یارمەتی جەنگاورانی ناوچەی باڵک و هێزێکی سرێشمە بە سەرکردایەتی مەجید ئەحمەد شاباس کە ڕۆڵێکی گەوری لە ناوچەی باڵکدا هەبوو، هێزەکانی عیزەتی سلێمان بەکی دەرگەڵەیی و چەند پەلێکی حیزبی شیعی عێراق بە سەرکردایەتی مەلازم خدر و فاخر حەمەد ئاغا مێرگە سۆری. پاش چەندین شەڕی سەخت کە 3 ڕۆژی خایاند ڕزگار کرد و هیچ نیشانەیەکی دوژمنیان تێدا نەما. کە ئێمە گەیشتینە ئەو ناوچەیە دیمان لاشەی جاشە کوژراوەکان بە درێژایی ڕێگەی حەسەنبەگ هێشتا لەو ناوەدا کەوتبوون. چەند ڕۆژێ لە گەزنە و گرتگماینەوە. لەو ڕۆژانەدا میێوانی مەلاوەیسی گرتەکی بووین کە مەلایەکی ناودار بوو، پایەکی تایبەتی لای بارزانی هەبوو. پاشان چوین بۆ گەڵاڵە و لەوێ چی پێویست بوو بۆ دامەزراندنی بەرەی ڕەواندزیش کرا و ئەو ناوچەیە هەڵبژێردرا بۆ ئەوەی ببێ بە بارەگای گشتی سەرکردایەتی شۆڕش. هەرکە گەیشتینە دەوروبەری گوندی داروسەلام، محەممەد نەجید بەرواریمان پێگەیشت و ئاگاداری کردین کەوا کۆدێتایەک لە بەغدا ڕووی داوە. ئەوە لە 18 تشرینی دووەمی 1963دا بوو. هێرشی ڕژێم بۆ سەرچەمی ڕێزان. ڕۆژی 1 تشرینی دووەمی 1963 دوژمن بە 2 لیوای 3 و 5 کە پێکەوە کۆبووبوونەوە. هێرشیان هێنا بۆ سەر بەرەی چەمی ڕێزان. لە سەرەتای هێرشەکەدا پێشمەرگە جوانترین فیداکاریان نواند، بەڵام دوژمن توانی بە هەفتەیەک ناوچەی چەمی ڕێزان و شوان داگیر بکە. باری تۆپۆگرافی ناوچەکە یارمەتی بزوتنی تانکی دەدا و حکوومەت نێزیکەی 1 کەتیبە تانکی خستە ئەو شەڕانەوە. پێشمەرگەش چەکی دژازرەی نەبوو، لەبەرەوە دوژمن کشانەکەی زوو بۆ کرا و ئەنجامەکەشی لە ناومستدا بوو. عەقید سەعید حەمۆ سەرکردەی ئەم هێرشە بوو. سەعید حەمۆ سەرکردەیەکی هیچ لێ نەهاتوو، شایانی ئەو هەموو دنیا دیدەیی و شارەزاییە سوپاییە نییە کە داوێتە پاڵخۆی و لە سایی زۆری ماشێن و هێزی ئاگر و زرێ پۆش و بۆم بارانەوە نەبێ تاقە 1 سەرکەوتنی سوپایی وەدەست نەهێناوە. هەمیشە لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ پێشمەرگەدا هەڵاتووە. بەڵام هەرکە ئەم هۆجەنگیانی بۆ ئامادەکرابێ و پێشمەرگە لە شوێنەکانی خۆی کشابێتەوە و چۆڵی کردبن، ئەم هاتۆتە پێشەوە بۆ داگیرکردنیان تا پاشان دەست بداتە خۆڵکێشان و لاڤلێدان بەو دەستکەوتانەوە کە گوایە ئەوە دەستی هێناون و لە ڕاستیشدا هیچ دەستێکی لە هێنانە دییاندا نەبووە. یەکێک لە قارەمانێتیەکانی ئەوەیە خەڵکی بێگوناهی دەگرت و دەستی دەکرد بە جەزرە بەدانیان بۆ بە زۆر زانیاری لێستاندن لەبارەی جموجۆڵی پێشمەرگەوە. وەک خۆی لە لاپەڕا 122 کتێبەکەیدا کە ناوی لێناوە یادەشتەکانی فەرماندەری لیوایەکی پیادە. دانی پێدا ناوە و تێیدا دەڵێ جارێکیان شوانێکی ساویلکی گرتووە و لێیداوە و جەزرەبەی داوە. پاش داگیرکردنی چەمی ڕێزان ئیتر شەڕێکی بەیەغدار ڕووی نەدا و عەبدولسەلام عاریفیش کۆدێتاکەی خۆی لە 18 تشرینی دووەمی 1963دا کرد و دەسەڵاتی گرتە دەست.